فەریکەنۆک لای علوەی سلەیمانی هەڕژاوە گورزەی واتە دەستکی بە 12 بۆ 13,000 دینار دەفرۆشرێت. جگە لە نۆکە حۆلە کوردیەکە فەریکەنۆکی فەڕەنسی و مەکسیکیشی لێیە. جوتیارەکان لە بەرهەمی ساڵی نۆک ڕازین کە لە پاڵ بەرهەمە کشتتوکاڵیەکان چاندویانە و لە بەیانیەکی زووەوە هێناویانە تا بازار. تەنیا ئەوە ماوە کڕیاری باش لێیان بەئاڵێ و ئەوەی هێناویانە ساغی بکەنەوە. لەبێ سێبرای کاسبکار هەن. پەیامێری 1964 چووە لای یەکێکیان کەوریان نووریە و براگەورەکەیانە بە 1964 وت تا کۆتایی مانجی حەوت فەریکەنۆک دەمێنێ ئەوەی زیاتر خواستی لەسرە نۆکە حولەی مەکسیکیە کە بۆ نۆکا و قاورما فەلافل و حمص سوودی لێ دەبیندرێت. وریا باسی زۆرە جیاوازەکانی نۆکەکات کە کامیان کاریگەری گەرمایان لەسەر دەڵێت نۆکە حولەی فەڕەنسی لەگەڵ گوڵی کرد دەبێت لێ بکرێتەوە و بەرگەی گەرمای زۆر ناگرێت بەڵام بەگشتی کوردی خۆمان حەزیان لێتی و بازرگانە عەرەبەکانیش کە دێنە عەلوا ئەڵێ نایکڕن.